گۆرانێت تایبەت و خصوصی لەلایەن خۆم و مامۆستا عەدنان بۆ برای عەزیز و خۆشەویستمان بۆ گورگە شەمشەماڵی لە ئەستەمبوڵ لێرە هەتا تورکیا سڵاوی لێبێ. ئۆستادی گەورە و مامۆسای گەورە و خۆشەویست مامۆستا قادری گاگری لە خزمەتی جەنابی شانە ئینشەڵا هاوکاریمانەکە زۆر زۆر دڵخۆش و سەربەر زمانەکەی مامۆسای گیان. سڵاو بۆ میوانی بەرز و بەڕێز ئازیز و خۆشەویست مامۆستای ڕشکانی حەیرانی مامۆستا ڕێبەر، سڵاو لە کاکە تەلعەد، کاکە سەعەدی، کاکە ئومید، کاکە محەمە و کاکە کارۆ، سڵاو لە کاکە ئەسحەڵ دکتۆر نەوید بەخێر بێ بەتایبەت، سڵاو لە کاکە خالی مەلەکی، سڵاو لە دیجێ عەدنان، سڵاو لەو دەست و پەنجە، سڵاو لە کاکە عوسمانی بەڕێز. پێشکەشە بۆ تەک بە تەکیان بۆ بینەران و بیسەرانی ئازیز بۆ گورگە چەمچەماڵی سڵاوی لێبێ، سڵاوی لێبێ. وەگیان بەلامەینەوە دەیت خوالایە کارەوە وەگیان بەلامەینەوە وەڵڵا من مەجنونی تۆمە سەوزە بەدووەجەینەوە کە چاوان گیان کە چاوانێ خۆ من دەیکەمەیە قوربانە بۆ مامۆستای گیان ئەو دەمە هەر زەڵام بێ ئینشەڵڵا. سڵاوێکی تایبەتی بۆ دکتۆر نەوید بە تایبەت سڵاوی لێبێ کاکە خالی گیان قوربانە بن بۆ تاقانە هەژیر بە تایبەت بۆ کاکە کارۆ. شاروني داي غريب وبيكاس باوان لبشاروني خو من نازان مسارك من باوان بمواضي داي نازان مسارك باوان بمواضي شوان يا
سڵاو لە کاکە تەنعەت دەست لێمانەوە تا مەریوان بەخێر بێ دەیت خوا ئەغما دوکتۆرێ باوان دەست نەمەدێ دەیت خوا ئەغما دوکتۆرێ وەی ڕادەست نەمەدێ دەیت خوایە چاکمێ کاتۆ برایە نەگەڵمێنێ دەیت خوا گڵەبانانمێکەنێ خۆم ڕۆ بەگێڵێدەم پۆشنێ بەخوایش خۆشیم نادی نەویدی لە دنیای ڕۆشنێ کەشەوان گوڵمە کەشەوانێ خۆ من دەیکەمێ یادی تۆ ئاوێ گەرمە شینی من باوانی دووبارە لەنۆ وەی ڕۆدی سانێ سەری لەنۆ یا سڵاو لێبێ سۆزی هەیە ماشەڵڵا سري